سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورە و پاشەناوکارانم بووینەوە ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەمڕۆ لە نێو بازاڕی شاری سلێمانی لەگەڵ هاوکارم کاگەرێم محەممەدی کامێرەمان پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدی وەی پەیامیم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان ئەمڕۆ دەمانێت گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی لە ئێستادا لەم قەیرانەدا لەم بێ وەزعی میلەتدا کارەبای نیشتیمانی زۆر کەمی کردووە. کارەبای نیشتیمانی وای لە هاتووە کە خەڵکی تر دڵی پێخۆش نەکات و نەتوانێت وەکو پێویست ڕۆژانە سوودی لێ ببینێت. لەگەڵ ئەمەشدا کە وەرزی ساد و سەرمایە هەتا ئێستا نەود نەدراوە بە هاوڵاتیان کە ئەمە قەیرانێکی گەورەترە بۆ هاوڵاتیان. ڕەنگە هاوڵاتیان بتوانن بە تاریکی گوزەرانکەن بەڵام ڕەنگە نەتوانن بە سەرما گوزەرانکەن. بابزانین بەڕای هاوڵاتیان بۆچی کارەبای نیشتیمانی تا ئێستا چارەسەر نەکراوە؟ بۆچی تا ئێستا نەود بە هاوڵاتیان نەدراوە لەم سەرمایەدا؟ وەڵامی پرسیارەکان لای هاوڵاتیانە. ئێوەی بەڕێز و خۆشەویست بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکانی هاوڵاتیان. فەرموون. هەستێ چۆنە کارەبا زۆر کەمی کردووە؟ لە کارەبا هەیە تا ئاسمانە بێ. ئەم بەرپرسانەی ئێمە نە تاریکیان بینی و نە ناخۆشی دایم لە خۆشییان دایم ماڵەکانی خۆیان ڕووناکە. ئەگە کارەبای ڕیسیشی نەبێ مۆریدەیەکی تایبەتی دانەوە لە بەردەمی ماڵاقەیە بە پارەی میلەت کڕیوێتی و نەوتەکەشی هەر نەوتی میلەتە بەکارێنێتەوە بە گازەکەی بانزیم بێ گاز بێ. چی ئەم وڵاتە باشە تا دڵە پێخۆش بێ کارەبا باش بێ هەتا خاوەنی ئەمانە بین وەزەمان لەمە خراپتر بێ. خەتای حکومەت نییە تۆ کە شتێک خەڵک قوڵێکە زۆر تەبیعیە. منش بنەجاتی حکومەت خراپتر بۆ خەڵکاکەم. هەستێ چۆنە کارەبا زۆر کەمی کردووە؟ کارەبای نیشتیمانی لە کارەبا هەیە تا ئاسمانە بێ. ها هەیە کارەباش هەستەکانیش لەگەڵ کارەبایە بۆ ژیانی هێشتووە حاد ماوە لە وڵاتە ڕۆژە کارەبا نیە، ڕۆژێ ئاو نییە، ڕۆژە موچە نییە، ڕۆژە ژیانی تیا نییە. چی لە وڵاتە ماوە لە جێ خۆی چ شتێک تۆ پرسیاکە بام جا بێ بمەوە نەوت تا ئێستا نەدراوە. ئەمایان هەستێ چۆنە؟ لە هاوی نامانە بێ لە هاوینا. باشە دەوترێ بە قەمسەڵەوە موچەی هاویمان ئەدرێتیە و بە تیشێتی شەوە بە فاینەی عەلاگەشەوە نەوتمان ئەدرێتێ. عکس بۆتەوە عکس بۆتەوە وای لاتەوە ئەوە تا مانگی دوست دەنگێ مەعاژنیان بەم خەڵکە باشەکەکە خەڵک بە چی بژی؟ بۆ کارەکەی چییە و 25 ساڵە 26 ساڵە کێشەی کارەبا و نەوت چارەسەر نەکراوە. چارەسەر نابێت لە وڵاتە چارەسەری نییە حەل نییە لە وڵاتە با بزانین چی بکرێت؟ هیچ دەسەڵات نەما یعنی خەڵکەوا کە بووە خەڵکی هیچ ناڵێ زۆر سێرە خەڵکیان کپ کردووە کپ سێرەکە لەوەیە دەسەڵاتەوە خەڵکی وا کپ کردو هیچ جوڵی بۆ ناکرێت. هەرێک کارەبا ڕیسی لایە؟ ئارە وەڵڵا ئامادەیت یابی؟ ئامادە ئەگە ئیش و کارمە بێم ئەرەگە ئیش کارم وڵا یەک دینار نایە بیشی قرتیان نایە پارە. ئێستا ئیش و کارە نییە؟ هەمە بڵم نیمە باش لەخوا بە زیاوێ ڕۆژانەی خۆمەت پاگەم بەس ئایا کابراکی مۆزە لە شێ بچی لە تەماتەرم بکرێت. من بەشی خۆم پاگەم بەشی جێی خۆم پاگەم بەس مامۆستایە لە شوێ بوو ئەمڕۆ زەلامی ئالیاوە ساوە سوێن بەخواتی 400 زەم عاشمەکرێ خانەکەم 400 ئەبێ بە چی بە تەماتەرم بکرێت بە چی کراسێ خەم سەڵێ بکرێ بەمستانە نەوت بکرد نەوتی چی بە چی بیکرێت؟ هەست چۆنە کارەبا ئێستا نییە کارەبای نیشتیمانی زۆر کەم بۆتەوە؟ وەڵی کارەبا وەزعێکی باش نییە و هەموو کەس حەزەکە کە وەزعەکە باش بێت و کارەبامان بێ هەموو کاتێ. هەستەکەی کارەبا وای کردووە کە ئیتر خەڵک دڵی بە کارەبای نیشتیمانی خۆش نەبێ؟ هەموو کەسێ حەزەکە کارەبا بێت و کارەبای نیشتیمانی بێت و وڵاتەکەمان نەخۆشی و شادیان بێت. ئەی هەستت چۆنە لە ئێستایەوە وەرزی ساد و سەرما دەستی پێ کردووە تا ئێستا نەوت نەدراوە بە هاوڵاتیان؟ زۆر وەزعێکی باش نییە و حالیان من خۆم لە ماڵەکەی خۆمە و
واو ئاوە تۆ کە بەرمیلە نەوت بسێن میسە بەرمیلە نەوت بە 120,000 و بە 130,000 لە کاتێکشە کە لەم کاتی نەبوونیا و دەسڵاتی ئێمەمانان کە لەم تەمەنانیە. بە بڕۆی بەڕێزەوە کەسێکی بە تەجروبە هۆکە ئەرچیە تا ئێستا کارەبا چارەسەر نەکراوە و تا ئێستا قەیرانی نەوت چارەسەر نەکراوە بۆ هاوڵاتیان کە بەشی پێویستیان پێ بدرێت لە کاتێک ئەمە لەسەر بەحری نەوتین. ئەبێ حکوومەتەکە محاولە بکات بۆ ئەو شتانەی کە ئەو جێوەجێی بکات و ئەو سەقامگیری بکات چونکی ئەوە بە حکوومەتەکەمانوێت و بە قانون و بێژڕەوی حکوومەتەکەمانەوێت بە ئێمە ناکری ئەوە. کارەبا زۆر لەوەش زیاتر کەمەگات چووکە ئەم بەرپرسانەی ئێمە نە تاریکیان بینی و نە ناخۆشی دایم لە خۆشییان دایم ماڵەکانی خۆیان ڕووناکە ئەگە کارەبای ڕیسیشی نەبێ مۆریدەیەکی تایبەتی دانەوە لە بەردەمی ماڵاقەیە بە پارەی میلەت کڕیوێتی و نەوتەکەشی هەر نەوتی میلەتە بەکارێنێتەوە بە گازەکەی بانزیم بێ گاز بێ ئەمانە خەوتون ئاگایان لە میلەت نییە خۆیان تێرن تێریش قەت ئاگای لە برسی نەبوو. لە ئێستا وەرزی سەرما دەستی پێ کردووە تا ئێستا نەوتیش بە هاوڵاتیان نەدراوە هەست بەرامبەر ئەمەیان چۆنە؟ ئەم کار بەدەستانەیە وڵاتی ئێمە باچیان نییە من نەوتمان نەبێ کارەبامان نەبێ باچیان نییە حەزەکەن هەر هەمومان بمرین بەس خۆیان هەبن مەنەعاتیانی وڵاتەکە تەخەتکەن بیکەن بە باخچێکی گەورە بۆ خۆیان تیا بشین ئەوان میلەتەکەیان بەس بۆیە میلەتێکی گەمژەیانەوێ بەس بۆ کاتی دەنگدان هەج میلەتێ وەکو مەڕ بێ شوانەکەی گورێک بێ هەروای بەسەریە میلەتی ئێمەش حتمەن وەکو گورگوین و شوانەکانیشمان ئەم گورگانن ئەم گورگانن و لە پێستی مەڕانەمانە. ئەم کارەبایە ڕێیسیە یان مۆلیدەیە؟ وڵی کەس نازانێت چییە دەخی ڕێستی و دەخی مۆلیدەیە. ئەی کارەبای ڕێسی لە چ دۆخێکایە؟ کارەبای ڕێسی جیاوازی چی لە باشە تا کارەبای باش بێ چی شتێکی ئەم وڵاتە باشە تا کارەبا باش بێ کارەباش وەک مەسەلەکانی کە بودجە و نەوت کە زاگای لێنێت چیتر دوێنە بوو پێرە بوو وەزیر کارەباوە دەستی لە کار کێشایەوەی تر چی ئەم وڵاتە باشە تا دڵە پێخۆش بێ کارەبا باش بێ هەتا خاوەنی ئەمانە بین وەزەمان لەمە خراپێت بێ بە نەوت ئیشەکانیان بەغاس ئێمە بەغاس نەوتمان تەرە کردووە بۆچی؟ ئێتر نەوت بۆ ئێمە نییە ئاراوەڵە هەستی چۆنە لە ئێستاە کارەبای نیشتیمانی کەمی کردووە لەگەڵ ئەوەشدا نەوت نییە بەم سەرماوسۆڵەیە خەڵک نەوتی نەبیکاتە ناو زۆپاکەی هیچ شتێک لەم وڵاتەیە کەم نییە بەس ئەوان کەمیان کردووە پارە هەیە نەوتەیە کارەبایە هەموو شتێکەیە غاسەیە ئەم وڵاتە پڕە لە شت بەس ئەمانە ئیتر وەک مشەخۆرێک وان هەتا لێرە بن ئیتر شت هەرکەمە بێ هەتا ئێمە خۆمان دروستمان کردوون خۆ خەتای خۆمانە ئەگەر ئێمە نەچینیم زان بۆ نەکەین و دەنگیان پێنەین ئەمانە چی ئەتوانن ئێتر ئێمە هەتا بڕوا دیکتاتۆریە هەتا ڕۆژێکیش زیاد بژینی تر وەزەمان لەمە خراپترە بێت زیاترێوێ. ئەدیسۆن تۆ کارەبات بۆ ئەوە دروست کرد بۆی دنیا ڕووناک بێتەوە بەڵام خۆزگا ئێستا زیندوو بوویتایە و بتبینایەت لە هەرێمی کوردستانە دایانەوێت دنیا تاریک بکەن. ئەدیسۆن ویستی سەرزەوی ئاوادان کاتەوە بە ڕووناکی بەڵام بەداخەوە لێرە شەوەکان تاریکەکرێن زیاتر پەیامەکانی هاوڵاتیان بۆ ئێوە دەگوازینەوە ئێوەش بینەرمان بن. هەستێ چۆنە کارەبا زۆر کەمی کردووە؟ لە کارەبا هەیە تا ئاسمانە بێ ئەم بەرپرسانەی ئێمە نە تاریکیان بینی و نە ناخۆشی دایم لە خۆشییان دایم ماڵەکانی خۆیان ڕووناکە ئەگە کارەبای ڕیسیشی نەبێ مۆریدەیەکی تایبەتی دانەوە لە بەردەمی ماڵاقەیە بە پارەی میلەت کڕیوێتی و نەوتەکەشی هەر نەوتی میلەتە بەکارێنێتەوە بە گازەکەی بانزیم بێ گاز بێ چی ئەم وڵاتە باشە تا دڵە پێخۆش بێ کارەبا باش بێ هەتا خاوەنی ئەمانە بین وەزەمان لەمە خراپێت بێ قەتەی حکومەت نییە تۆ کە شتێک خەڵک قوڵیکە زۆر تەبیعیە منش بنە جاتی حکومەت خراپتر بۆ خەڵکاکەم. بەڕاستی تا ڕادێکی زۆر کەم دابەزیوە ناتوانین هیچ سوودێکی لێ ببینین تەنانەت بۆ شتە پێویستەکانی خۆشمان ناتوانین سوودی لێ بینین کارەبای نیشتیمانی خۆی پێویستە لە هەموو وڵاتانی دنیاە کە بەکار بهێنێ بۆ هەموو پێویستیەکان بۆ پێویستە هەموو کاتێک هەبێت بەس لە وڵاتێمیان بەهۆی هەنێت کەسەوە کە توانیان دەستی بەسرا بگرن توانیانە سەرکوتی خەڵکە گەشتن بەهۆی قسە نەکردیان و بەشداری نەکردیان لە
خۆپشاندانەکانی مامۆستایان و بێموچەی ئەمە یەکێکە لەو شتانەی کە لەم ڕۆژەیە ئەبینین بە چای خۆمان بۆیە کارەباش یەکێکە لەو بوارانی کە لەم ڕۆژەیە زۆر کەم بووە بە هەنێشتی وەکو نەوت وەکو کارەبا وەکو موچە هیچ شتێک نییە لەم ڕۆژە بە تایبەتی کەسانێک هەن دەستیان بەسەر ئەم وەزعیا گرتووە. باش ئەی هەستە چۆنە بەرامبەر بەوەی کە ئەوە وەرزی سەرماسۆڵە دەستی پێ کردووە و تا ئێستا نەوت نەدراوە. ڕاستی نەوت شتێکی زۆر گرنگە بۆ ژانی پێویستی خەڵک لەم کاتەیە لەم کاتەیە نەنەوت دراوە نەکارەبایەک شتێکە بتوانێت گەرمکەرەوەی بەکاری هەر کەسێک لە ماڵەکەی خۆی بتوانێت گەرمکەرەوەی بەکاربێنێ بۆ خۆی بەس لەم ڕۆژەیە هیچ شتێک نییە ینی دڵێ بە هیچ شتێک خۆش نییە. وڵا نییە کارەبا کوا هەیە هەر نییە وڵا بانچی ئەمە کارەبامان بۆ باشکەنەوە هەموو شتێکمان بۆ باشکەن و ژیانمان بۆ باشکەنەوە ئەرەوەڵا ئەوە کەی وەزع ئاواتی ئەو چۆن بشی ئەرەوەڵا تا ئێستاەوە وەرزی سەرماسۆڵە دەستی پێگرێت تا ئێستا نەوت نەدراوە بە خەڵک. وڵا ئێستا نەوتیشمان بۆ نهاتووە ئەڵەی چی ئەوە خۆ دەسڵاتی ئێمە هەیە ئەرەوەڵا 25 ساڵ 26 ساڵە کێشەی نەوت و کێشەی کارەبا چارەسەر نەکراوە لە هەرێمە هۆ کارەکەی چیە بە بڕایتەوە؟ وڵا بڵێن چی ئەو کارەکەم حکوومەتەیە کە هیچ شتێکی بۆ ناکرێ و ناتوانێت میلەتەکە بژێنەوە ئاوامان لێەکە. من خەڵکی کەلارم سەر لە کەلار ئیمشۆ 1 ساعت کار ببووە 1 ساعت ڕێی ساعت چیت هەڵکردمەوە هەڵکردارە سووتان وەڵای هیچ باوەڕام چوارم پێرم سەر کرد بێت گیزاریش ناکە سبەتیش ناکە ئەیچ چوار گوڵە بۆ تەلەڤیزیۆنەکە شەو بەچی کردەوە ینی بۆم ناگە بچی بۆ تەوالێت دێ بچی بۆ دەست نوێژگرتنەوە ئەم پێر بووین موالیدا موالی بەڵێ هات موال دەبوو بەس کارەبای عام 1 ساعت نەبوو لە کەلارە 1 ساعتم شۆ کارەبانە بەخوا ئەوە ژیانەی خەڵکەکە مەسلەی نەوت تا ئێستا وەرزی سەرماسۆڵەیە نەوت نەدراوە هەستە چۆنە بۆمان وڵای هەست من لەسەر خۆم بەرلێم کڕی بە پێرەکە بە 130,000 130,000 هەچێ با دێرەوە بە $30 لێرە بگیری بە $100 تا خراپتر بێ باشترێکە بڵێمە چۆن تا خراپتر بێ باشترێکە خراپتر بێ باشتر شتەکان قوبوڵەکەن هەچیمان بەرامبەرکەن قوبوڵێکن زیاتر وەستە میلەتە بەڵێ خەتای حکومەت نییە تۆ کە شتێک خەڵک قوبوڵێکە زۆر طبیعیە منش بنەجاتی حکومەت خراپتر بۆ خەڵکاکەم بەڕاتە میلە دەبێت چی بکە وەڵاهی ناتوانەوە قسەی بڵێ من دای لەبوو نەکەم هاوڵاتیەکی خۆی بە قسەی خۆی هەبێ وەبزانم قسەش تۆش میلەتێکی و هاوڵاتیەکی میلە دەبێت چی بکە ملت وەڵاهی بڵێم چین نە دەنگان تەسیری هەیە نە هیچ شتێک داسیریە نە مزاهرە نە هیچ شتێک وڵی کارەبا تەواو خراپ بووە تااقەتی کردوی ئارەوەڵا سعاتی هەیە و 2 سعات نییە و ئیتر ئاوە ئەی مۆلیدە لە چ ئاستێکدا وەڵام مۆلیدە باشە دوای ئەم مانگە حکومی کارەبای ڕئیسی نییە مانگانە چەند باڵێ ئەمپێری چەند بێتەوە بۆ خەڵک وەڵی لەوانەیە زۆریە مانگە چەند بە مەزانی عقلی تۆ 10,000 چەند ئەمپێرە هەیە 3 هەموو مانگیتر تۆ 30,000 بۆ ئەمپێری مۆلیدەکە دابنێ بەڵێ وەک دەبینی تا ئێستا وەرزی سەرماسۆڵە دەستی پێ کردو تا ئێستاش کارەبا بەڵام عەفوو تا ئێستاش نەوت نەدراوە خەڵک بۆ ئەمان ئەستە چۆنە وەڵاوە ئاشتێورامیە زانێ وەڵا ئاشتێورامیە زانێ ئەو نەوتی هەموو کوردستان نازیە ئەوە زانێ و بەرپرسە لێ 25 ساڵە 26 ساڵە کێشەی کارەبا و کێشەی نەوت چارەسەر نەکرا بۆ هاوڵاتیان هۆکاری چێ لای تۆ وەڵاوە کاری هەمووی دزی و جەردەیە و ئەم وڵاتیان فرۆشتە و تەواو وەڵی هەستێکی زۆر ناخۆش جارێ خاستەن ئێمە وەکو خۆمان باوەڕتان نەبێ ئەم شەو لە سعات 7 هەتا 12 ڕێک ئەمە 3 جار بڕاوە ئەخر پێم ناڵێت تۆ سەر لە مۆلدەکە شاوەند مۆلیدەکە بڕیان ڕئیسێکە هەر ڕئیسەکە بڕاوە سەری لە مۆلدەکەی شاوەند نەئێڵێ مۆلدەکە بە تاوای کارەبای خۆی بە نە ڕئیسەکەی بە تاوای کارەبای های نازانیت چۆن شوێنی تەحملی لا بکەن نازانیت چی بکەن ئەی هەستە چۆنە نەوت تا ئێستا نەدراوە سەرماش دەستی پێ کردووە وەڵی بەنیسبەت نەوتەوە نازانم یعنی ئەوەی قەیران بێ دروستیان کردووە قەیرانی داراییە سیاسیە نازانم نەوتەکە لێرەوە ڕەوانەی تورکیاکات لە تورکیای فرۆشە لە هەمان کاتە بۆ هاوڵاتی خۆی نی ئەخر پێم بەچ نازانم پێوەرێ ئەم حکومەتە ئاکار لەم خەڵکە نەوتەکە هینی خۆی بێ پێشی بفرۆشە خەڵک مەمنونە کە ناشیدا یەک پرسیارەلی ئەەکەم بەس ڕازگۆنە جواب بەرەوە ئەگەر لە ئێستاوە کارەبای ڕئیسی پارەکە بۆ بێتەوە وەسلی کارەبای ڕئیسی بۆ بێتەوە ئامادەویت یا پارەکەی بێت
وەسڵی کارەبای ڕێسیم بواتەوە 45,000 تا ئێستا پارەکەی منەدا و نایشی. هەستێ چۆنە کارەبا زۆر کەمی کردووە؟ لە کارەبا هەیە تا ئاسمانە بێ. ئەم بەرپرسانەی ئێمە نە تاریکیان بینی و نە ناخۆشی دایم لە خۆشییان دایم ماڵەکانی خۆیان ڕووناکە ئەگە کارەبای ڕێسیشی نەبێ مۆریدەیەکی تایبەتی دانەوە لە بەردەمی ماڵاقەیە بە پارەی میلەت کڕیوێتی و نەوتەکەشی هەر نەوتی میلەتە بەکارێنێتەوە بە گازەکەی بانزیم بێ گاز بێ. چی ئەم وڵاتە باشە تا دڵە پێخۆش بێ کارەبا باش بوو هەتا خاوەنی ئەمانە بین وەزەمان لەمە خراپتر. حتى حکومت نییە تۆ کە شتێک خەڵک قوڵێکە زۆر طبیعیە منش نەجاتی حکومت خراپتر بۆ خەڵکاکەم. ئەم کارەبا ڕێسیان مۆلیدەیە بەڵێ کارەبا ڕێسی چۆنە؟ وەڵایی بۆ بە تراڤلایت هیچ نییە. 20 جارێکە گۆڕێ؟ بەڵێ وەڵا هیچ نییە. جاری وایە بازە شوێن هەیە بازە گەڕەکە حسابی دوکان نادن بڵێن هەمویان حسابی هینی بۆکەن ماڵی بۆکەن تانی ئۆڕۆ کارەبان هەر نییە. کارەبای دوکانەکان ئەبڕێ بۆ نەشەوان بە تایبەت لە خۆلەوێ نییە لە دوکانی حسابی ئەو جوانەکرێ ئەی بڕان تێبێ حسابی تر بۆ ئەوان بکەن بەڕاستی بەس لای ئێمە حالێن مۆلیدەیە. چەندە پێرە هەیە؟ 4 ئەمپێرم هەیە. پێشبینیەکە ئەم مانگە ئەمپێری چەند بیت؟ لەوانەیە 10,000 40,000 بەڵێ. ئەی لە ماڵەوە ڕئیسی چۆنە؟ ڕئیسی خوا هەر نەماوە لە ماڵیشەوە نەماوە هەر هەڵدانەوەی جۆزەی مۆریدە بێتاقەتی کردووی؟ تابان من لەسەرەوە بردومە دەسەرەوە بۆ لای خۆم لەبەرەوە نەهاچووی خوارەوە نەکە چەمە کوردستانە هەروە. تا ئێستا نەوت نەدراوە هەستە چۆنە بۆ ئەمیان؟ وەڵاهی لە کوردستانە هەموو شتێکی خراپە بێنگی حکومەتەکەمان هەروە هەر بۆ فەقیر ئامە حازە و ئامادە. 25 ساڵە 26 ساڵە کێشەی کارەبا کێشەی نەوت چارەسەر نەکرا بۆ هاوڵاتیان بۆچی گێڕیتەوە؟ وەڵی ئەوە لەبەرەوەی خۆیان شتەکە بدزن هەر مانی و هەر مەوسمی و شتێکەکەن قەیرانێک ڕۆژ شەیە سارە ئەسوێن شەیە خەڵکە کوژن هەموو هیچی یانی ئەوانە خەڵک مەشغوڵکردنە بۆ شتانەوە شەیە جارێک کارەبا نیە جارێ ئاو نییە لە مەوسمەکانە خەڵک مەشغوڵەکەن. کارەبا بۆ بە 8 ساعت ئەوش ئەگەر بەتەواوی بدرێت هەستە چۆنە؟ بۆ بە 2 ساعت 2 ساعت 2 ساعت 6 ساعت زیاموت بەخوای مە دوێنێ شۆر ماڵمان لە قلۆرەیسیە 2 ساعتیش نەبووە یعنی بۆ لێرەکە گەرم نەبووە عادەم بۆ لە بە 2 ساعت گەرمە بێ ئەگەر بێت ڤۆڵتێکە دابەزێنن ڤۆڵتێکە دابەزێنن بۆ ئەوەی بەهاف ئەوای دەکرێت یاخو قاتعی موینەکەمان دادرێتەوە قاتعی حیلەکە ئەرەوەڵە. تا ئێستا نەوت نەدراوە بەم سەرمایە هەستە چۆنە؟ نەوت نادرێت مادەم بەرمیلی 120,000 دینارەکە خۆیان ئەیفرۆشنەوە بە مازیخانەکان بۆ ئەوی تۆ بچی بیکڕلیان بە 130,000 دینار تێگەی ئەو نۆتەیە کە هاتوو بۆ میلەت بەڵامانە ئایفرۆشنەوە جابزانە چەند پرسێک دەستیان لەمە هەیە. تا ئێستا کارەبای نیشتیمانی چارەسەر نەکرا لە ماوەی 25 ساڵە زایدە نەوتی ژۆک و پێویست نادرێ بە هاوڵاتیان هەستە چۆنە؟ قەت ناکرێت لەبەرەوەی بۆ ئیسفادی خۆیان و بۆ مەسئولەکانە ئێستا یەکەم بەتەمان ئەمشە و قسان لەسەرەوە کردووە ئەکرێ بە کەرتی تایبەت کەرتی تایبەتیش بۆ چییە؟ بۆ چەند بەرپرسێکە ئەوە مشکلەکە ئالەوەیە حالێ مۆلیدە ئێستا من ئەم بەیانی ئەم ڕۆهاتمە بەرنامە ڕئیسیم هەر نەبینی لە بازاڕە ئەی مۆلیدە بوو؟ نەوەڵا بەیانیان هەیە 2-3 ساعاتێک دوای بۆ مۆلیدە هەر ماڵی شۆنی چەند ئەمپێرە هەیە؟ 2 ئەمپێرمێ 2 ئەمپێرمێ ئەو دوو گۆڵبەیش پێ تەلەڤیزیۆنەکەیشیش پێ ناکەم. پێشبینیەکەی ئەم مانگە کرێ مۆلیدە چەند بێت ئەمپێری؟ وڵی خوازانانی هەر خوان هەڕەشاکانی وڵەن پارە زۆرە بێت پارە ئیزۆر لە هاوڵاتیانە سەنین لەسەر و 10,000 بێت ینی 20,000 بێ بۆ دوو گوڵۆ ئاوەڵڵا بۆ دوو گوڵە 20,000 ئەمەش لە بەرچ ئەمووی تا ئێستا نەوت نەدراوە بەم سەرمایە بۆ ئەمانە لێشی وڵاو تا هیتەرێکماندانا ئەوش بە کارەبای ڕێسی شەکات کارەباکە نەبێ ئەویش ناک کە پارە نەبێت نەوت کڕیت و حاڵە نەبێ کارەباکە شوا بێ وڵای هەر نەشین باش. ئەگەر تۆ ماڵەکەت هەبێت ئامادەیوتیا لە ئێستەیە پارەی کارەبای ڕێسی بی؟ ناوەڵە ناتوان تواناو نییە نەشە بێت چیەک تۆ قەت
بەهۆی ئەوەی کە مۆریدەکە زوو هەڵەسێتەوە زوو ئیسراحەتی لێ تێکە چەکە بچیت جۆزە کاڵبیتەوە بەتەشی لە ڕادەی پێویست زۆر زیاتریش چکە لە وەرزی هاوینە تایمە بڵین ئەتوانین لە دەرەوە دابنیشێت توانین بشە دەرەوە بۆ لەگەڵ برادەرێکا بێ لەگەڵ شوێنێکا توانین بشە دەرەوە بەس جەوی زستان هی ئەوە نییە بڵێ من ئەچمە دەرەوە هەر بێ لە ماڵەوە دانیشی لە ماڵیشەوە ئامێرە ئەوانی کە گەرمکەرەوەکان بەکارێنی بەتەکیت ئەوانە کاربایکی زۆریان پێویستە لەگەڵ ئەوانی تر لە فێنکەرەوەکان زۆریان پێویستە بۆیە پێویستە بەدایمی کارەبا بێت کە لەم ڕۆژەکە موچە نەبێ ناتوانانی بڕێکی زۆر لە کارەباش بۆ ماڵەکە دابینکەی بەم شێوەیە زۆر هەڵەسێتەوە و بێزار دەکات لە چون بۆ هەڵکردنەوە هۆکار چێ لای تۆ 25 ساڵ 26 ساڵە کارەبا چارەسەر نەکراوە و هەروەها نەوتی چارەسەر نەکرا بۆ هاوڵاتیان خۆمە کێشێکی سیاسی نییە ئەمە کێشەیەکی خزمەتگوزاریە بۆ چارەسەر ناکرێت ئەمان نانێ هیچ شتێ چارەسەرکرێ بەس لەکاتی دەنگدانەکەی پێویستیان بۆیە بۆی لەگاتی دەنگدانەکەی هەر بەرپرسێبێتە سەر کەناڵەکان و ئەم مایکی جەنابە بەدەستەوە گرێ نەختێ درۆ بۆ میلەتەکەی بکە ئەزانە میلەتیش گەمژەیە لە کاتی دەنگدانە عالەمەکەی وەڕاوشێن و دەنگی بێ ئەگەر میلەت دەم جارە یەک تۆز عەقڵی هەبێ یەک تۆز بۆ خۆیان بچێتەوە دەنگ نەهاتەوە بەمانە هەموومان بچین بۆ دەنگدان بەس دەنگیان پێنین و کارتەکە بەدەڕێن بۆی ئەمانە ڕسوا بن ئەمانە پێویستیان بۆیە میلەت ڕسوایان بکە ڕسواکردنەکەش بەدەستی میلەتە ئەمان نەزانن ئێمە هەموو دەقێپڕیان بۆ ڕاوشین چەپڵیان بۆ لێن ئەگەر بەرپرسی ئێستا بێتە ئەم ناو بازار ڕۆ هەموو خەڵک سەڵفی لەگەڵاگرێ ئەوانیش ئەزانە میلەتەکە باید چەنە بۆی ئەومان لەگەڵا دڵنیا بە خراپتری شەکەن چکەمانە گورگن گورگیش قەت تێر نابێ بە بڕای بەڕێز وەکو هاوڵاتیەک وەکو هاونیشتیمانێکی ئەم هەرێمی کوردستانە 25 ساڵ 26 ساڵات چارەسەری کارەبای نیشتیمانی و چارەسەری نەود نەکراوە بۆ هاوڵاتیان بە بڕای بەڕێزت هۆکار چییە؟ وڵی هۆکارگە وەزانە بەس لەبین حزبەکانە هەمووی حزبەکانە سەبەی حزبەکانە ناوخۆیان ڕێک ناکەفن ئەم زت ئەوە زت قساگات هیچ بۆ خەڵکە ناکەن نای ڕاستی خەسارەمەندی گەورە میلەتەکەیە حزبەکان زەرێر بۆکەن هەموو یاسە کورسی دانیشن ئەڵێم هەڵدانەوەی جۆزەی ئەمپێری کارەبا بێتاقەتی نەکردی زوو بچاڵی بیتەوە بەرەوەڵا لە دقیقەکە نەوێدرەوە ئەمەە داڵی هەتا مناڵیان من ئەوە عاجز بنەوە مەڵەستم مەماسیحە مەمازە وڵای باشە سەر زێر پایان مەرزەبن ئەڵیەکەن ئەرە وەڵا زۆر بێتاقەت مای کردەوە بەڕاستی کارەباکە ئیسە زۆر خراپە چاواگەمی هەڵدانەوەی جۆزەی ئەمپێری مۆریدە بێتاقەتی کردویت ئەو نەبچی هەڵی بیتەوە بەدڵنیاییەوە بەدڵنیاییەوە ئەم شتانی کە پێشتیش باسم کرد هەرەوەی هەر تاواکەری شتانی کە باسم کرد یعنی ئەمانە هەمووی تەبیعیە ئەگەر نەود نەبێ ئاو نەبێ کارەبا نەبێ بەس خۆشبەختانە بەس نییە هەواکە بەدەست ئەوان نییە بەدەست حکومەت نییە جان هەواکانیش پاری ئەچوە سەر وابزانم 25 ساڵە 26 ساڵە کێشەی کارەبا زایدەن کێشەی نەود بۆ هاوڵاتیان چارەسەر نەکراوە هۆکاری ئەمە چییە؟ هۆکارەکەی خەڵک هەر بێدەنگە کاتی انتخاباتە بێ هەموو یەکێتەوە هەڵە پەڕێ دەنگی بۆ ئەیە ئەمەش بەتەنیا هەم دوو حیزب سەبەب نین هۆکار نین حیزبەکانی کەش سەبەبن یعنی هەر بە هەموو حیزبەکانی کەشەوە کە هەردوو حیزب نییە حکوومەتی ئەم وڵاتە بەڕێوە بە حکوومەتە بەڕێوە هەموو حیزبەکانی کەش دەستیان هەیە لەم قەیرانانە کە تۆ قبوڵی بکەیت یعنی تۆش شەریکیت هاو بەشیت سپات پشتیان لەم وەزعەیە ئەگەر پارەی کارەبای ڕئیسی بۆ بێتەوە ئامادەویت یا پارەکە بێ وڵی کۆمپانیاکان هەمویان پاران لای ئێمە هەیە ئێمەش پارەی ئەوان ناین کەوتیان ئەڵێن بڕۆن پارەی کۆمپانیاکان بن بە ئەوانیش پارەی ئێمە بن ئێمەش پارەی حکومەتەین ئامادەویتانە لە ئێستا پارەی کارەبای ڕئیسی بێ نەخێرنەوە باشە لە تۆ برسم لە بەغا کارەبا چۆنە؟ وڵی بەغا وەزی خراپە زۆریش کارەبانیە لەوێ بەخۆ زۆروانەوەڵە باش نییە لەکەرو باشترە تۆ لە بەغا دانیشی لە بەغادان لە کەروگوش دانیشتم دوو بنەمانەیە لە کەرکوو کارەبا چۆنە؟ باش عیبی نییە لە شەو ڕۆژەکە چەند سەعات کارەبای نیشتیمانی ئەدرێت؟ ساعتێکە بەرنابڕێت ساعتێک يعني 23 ساعات كهرباء اجتماعي هي 23 ساعة 22 ساعة كهرباء لكركوك من بس كركوك كم ساعة باش اي مسألة النود لمسا مع وصولها النود راو عيبينية دوني من بيري خونة ماركت لكركوك كاتا وضعي كركوك باشا مو مانجيك باو بصولها هي مو مانجيك بنزلت الدنيا بنزلت الدنيا بيبي يعني لما لصالك شصت ديتر هذا السيبر بيل بداية دستان بورق فورين بايعك صلتي عند بيت صلتي صلتي عنده هي وتر ورقية بصولها دفترها مانجي بنزا ورقية بنزلت البيت بلاني كم وتول صالك شصلت الورق شدني مو مانجيك إذا ما قطع وجه أمر ما خرجت بعيني بس بعيني ورق لازم بقى اعتيادية يك مانجي توين بخو ورقي ورقي عساية
لە زەحین نەوتەیە و بەزیخانە شێوەرەی یاساییە ئەلێ ئێستا ئەگەر کاربای ڕیسی بۆ بێتەوە وەصلی کاربای ڕیسی بێتەوە پارەکەی ئامادەیت هەیە پارەبەی لە 2009 پارەی هینم نیاوە یحکومت نیاوە وە مستعدیشم هەر نەیە حتا کۆ خانووە حیزەکە يعني لە 2009 نەماوە و حتا ئێستاکانەش نایە نەکو هەرین بێ لە بەرەوەی چاک نابێ ئەمانە تیجارن کۆمەڵێ هین بەرپرسی تیجارن هەتاوەکەوەی بیبا وەریەگرن بەڵام پارە لایەن بێ نادنێ واتە جنابتان کێشەی نەوت و کێشەی کارباتان نیە لە کەرکووک نا لە خۆزێ عیز ئەیمانە لە سای پێشوەرگەشەوە زمان زۆر ئارامی ساڵ دەسە جارنەوە زۆر بە ئازادی ژنی احتیادیە نەوەڵا کەروک لە سەوەیەوە زۆر خۆشە موسەشمان زۆری عیب بەغایە یعنی لەوەی قەیران وەگەرێن تا حدێ زۆر وانیە باشترە وەگەرە نێزە لەو چش باشە لەوێ بالفعل هەمووانی موسی خۆی دێوی کار سەر بەغاویە زۆر ئاساییە لێشتان نەبڕاوە شتە بڕێنە شتەوانی یعنی زەگەیەوە لە 130 بڕنەوە شتێکە بەدەستۆنی بەغایە بەزارە درێ عیمینە هەموو گەی موسی خۆی لەکاتی خۆی دێت زۆر ئاساییە باوخۆم بەڕێزی چاوەکەم باوخۆتمان هەستێ چۆنە کارەبا زۆر کەمی کردووە لە کارەبا هەیە تا ئاسمانە بێ ئەم بەرپرسانەی ئێمە نە تاریکیان بینی و نە ناخۆشی دایم لە خۆشییان دایم ماڵەکانی خۆیان ڕووناکە ئەگە کارەبای ڕیسیشی نەبێ مۆریدەیەکی تایبەتی دانەوە لە بەردەمی ماڵاقەیە بە پارەی میلەت کڕیوێتی و نەوتەکەشی هەر نەوتی میلەتە بەکارێنێتەوە بە گازەکەی بانزیم بێ گاز بێ چی ئەم وڵاتە باشە تا دڵە پێ خۆش بێ کارەبا باش بێ هەتا خاوەنی ئەمانە بین وەزەمان لەمە خراپتر حتى حکومت نییە تۆ کە شتێک خەڵک قوڵێکە زۆر طبیعیە منش نەجاتی حکومت خراپتر بۆ خەڵکاکەم ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو سەبارەت بە کارەبای نیشتیمانی و نەوت کە تا ئێستا بەم سەرمایە نەوت نەدراوە بە خەڵک وە کارەبای نیشتیمانیش بە قەولی هاوڵاتیان زۆر کەمە لە ئێستاە مۆلیدە جێگەی کارەبای نیشتیمانی گرتووەتەوە ئەی ئەبێ چی جێگای نەوت بگرێتەوە بۆ هاوڵاتیان هاوڵاتیەکەم دوان کە خەڵکی کەرکووک بوو نیشتەجێی شاری کەرکووک بوو دەوید لەوێ هەموو مانگێک بە پسوڵەی بایعەکە 50 لیتر نەوت وەردەگرین واتە لە ساڵێکە بە بەردەوامی 600 لیتر نەوت وەردەگرێت کە دەکاتە 3 بەرمیل و موچەش لە کاتی خۆیان دەدرێت لە کەرکووک ئایا بۆ دەبێت جیاوازی بکرێت لە نێوان کەرکووک و شارەکانی دیکەی هەرێمی کوردستاندا هاوڵاتیان نیگەرانی ئەم دۆخەن زۆر بەبێ ئومێدیەوە دەڵێن نە کارەبا چاک دەبێ و نەنەوتیش دەدرێ بە هاوڵاتیان چونکە لە ڕابردوودا هەروە بووە و هەرواش دەمێنێتەوە ئەمە پەیامەکانی هاوڵاتیانە سەبارەت بە گوزەران و بە ژیانی خۆیان سەبارەت بە کارەبای نیشتیمانی و سەبارەت بە نەوت پەیامیم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت